من ستار میرزا حەسەن ناسراوم بە ستاری حاجی میرزا و نازناوی شعریشم باوکی ڕایان. بەڵام زیاتر پیشەی من لە کۆن و لە مناڵیشۆ هەر ئاشوانی بوو و ئیشمان بە ئاش کردە. هەرچەند بازوجارێکی زۆر جار دوکانداریم کردێ لە سناعە و لە بازار و بەڵام بۆ ئاخری هەماتومەسە سەر ئیشەکەی خۆم و ئیشی ئاشەوانی. موالیدی 1970 لە گوندی گۆبان لەدایکبوومە و تقریبان هەر لە مناڵی و ئاتینە بۆ کەلار ئەتوانم بڵێم گۆبان و کەلار هەروەکو گۆبان وەکو گەڕەکێکە لە کەلار لەوێ شەر ئاشمان بۆ لێرە شەر ئاشمان بوو. بەڵێ سەرەتا کە من باوکم ئەتوانم بێژم 55 ساڵ خەریکی ئاشانی بۆ پێش ئەوەی هاوسەرگیریش بکە هەر ئاشی بووە. باوکم زۆر جار باس خوافیکا بۆمانی باسە کرد ئەی وەختی خۆی پێش ئەوەی ئاشی ئاویش بێ خەڵک هەموو ماڵێ یا زۆربەی ماڵەکان خۆیان بەردیان بۆ پیان ئەو دەسهار خۆیان لە ماڵە ئاردوشتیان بۆ خۆیان کردە و بەڵام دواتر لە دوای ئەو کە بە دەسهار کۆتایی پیات ئاشی ئاویان دروست کرد. ئاشی ئاو لەو گۆبانی لای ئەمە ئاشی تیا بۆ ئەم کەلارە ئاشی تیا بۆ بەڵام زیاتر ئەو چەمیسەی خەلیلە کە لە خواری گۆبان و نزیکی کەلاراوەخە کەلارۆ نزیکەی باوکم دایمە باسێکرد نزیکەی 10-12 ئاشی ئاوی تیا بووە. ئاشی ئاویش تقریبا زۆر درەنگ ئەو گەرمەی ئاهەڕی بێژی وە سەعاتێەوە 2 سەعات ئەو سا فەردەیە گەرمی ئاهەڕی. لە دوای ئاشی ئاو گۆڕیا و ئاشی ئاو وردە نەما بووە ئاشێک بوو ئاشی گەورە وە ڕۆنە ڕەشە ئیشەکەەوە نەوتە ڕەشە ئیشە کرد. ئەچوون ئەو وەختە باوکم دایمەوت ئەو وەختە ئەچوین لە جەلەولا 2-3 بەرمیل نەوتە ڕەشەیان بۆ ڕۆ نەوتە ڕەشە ئیشە کرد. دیار و پەروانێکی زۆر زەخم و گەورەی بوو 2-3 پەروانەی گەورەی بوو ئەمجار جەمەلۆنێکی گەورەیان بۆ کرد. خەڵکی ئاوایەکان ئەچوون یا ئەیاناوەر بۆ کەلار یا ئەیاناوەر بۆ گۆبان یا ئەناوەر بۆ ژاڵەی سەفەر یا ئەنابرد بۆ شێغلەنگەر یا بۆ تازەدێ ئەم چەند ئاوایانە ئاشی گەورەی تیا ئەو ئاشانە کەەوە نەوتە ڕەشە ئیشەکەن. وردە دوایە ئاشە هاتە بەرەوە پێشکەوتوو بوو کردیانە ئاشی دوای مەکینە. ئاشی دوای مەکینە ئێستای شارەیە ئێستا شار مەوجودە. ئاشی دوای مەکینە باشێتێکی بوو ئەو باشێتەی ئەوە بوو ئەچوو ئەگەڕیا ئاوایەکان زۆر جار ئەچووە حەوشی ماڵ ئەو ئاوایەکان کە باراشیان زۆرە هەڕی ئەچووە حەوشیانەوە کاورا ئەگەر 5 وەزنە 6 وەزنە 7 وەزنە گەریمی بوو ئەیکردە ئارد هەر لە حەوشانە ئەوێسیا و لەوێش ئاردەکان هەڵەخست و ئاردەکان سار دەکردە و باراشەکەیان هەڕی. دوای ئەو ئاشی سەفەری ئەوە پیانەوت ئاشی سەفەری و ئیسە شەرەیە ئیسەشە لە سمودەی و لە کەلار ژەرەیە. ئێستا بووە بە ئاشی کارەبایی. ئاشی کارەبایی ئیسە ئێمە خۆمان 3-4 ئاشمانەیە ئەو ئاشەمانەیە ئاشی ئەوە ساوەری پێەکەین ساوەری چێشتی پێەکەین ساوەری دۆینەی پێەکەین ئاڵفیشی پێەکەین. بەڵام بتر جاروایە ناوێت تێکڵاوی بکەین چونکو جاری وایە کاورا ئاڵفێ تێرەی جۆ خۆ نایەت تێکڵاوی یینیکەی ساوەریکەی. ئەوەشمانەیە ئەوە ئاردی پێەکەین ئاردە جوانی پێەکەین ئەگەر هەر وەختی ئاردەکەش گەرم بوو ێژین خاوەنی ئاردەکەشین بیۆڕۆ لە ماڵە هەڵی خەوا سار دەبێتەوە. ئەو ئاششمانەیەوە ئاشی ئەوە تقریبان 2 ئاشە لێ سەرەنێکی گەورەی هالێنە ئەوە ئاشی برنجە ئاشی چەڵتوک. ئەو چەڵتوکە کە پاکیەکەی تقریبان پارچێکی لێراوە لێ ئەکاتۆ لە تقریبا 4 شوێن لێ ئەگرێ ئەو سا برنجێکی سافی و جوانی لێ دەرەچێت لە 4 شوێن لێ ئەگرێ. برنجەکانی نەوعی هەیە برنجی وایە 2 جارگەرێ بکەیتە بان برنجی ئەنبەر برنجی نەگازە برنجی بەرازیلی. بەڵام برنجە ئەنبەرەکە گەرە 2 جار بکەیتەبانە لەبەرە جوانتر پایکا و ورترە. بەڵێ ئاشی ئەو کات قورسەکەی ئەوە بوو کابرا ئەگەر 2 فەردەگەنمی بووایە ئەبێ بچوایە 2 شەو 3 شەو جاڕا بوو 4 شەوە دیاریەوە خەوت 4 شەوە دیاریەوە ئەماوە تا سرەیە هاتۆی هەڕێ. ئیسا ئەوە نییە ئیسا کابرا لە ڕێوەتە یەکسێکی دەبانە هەڕێت و ئەڕۆیتەوە. ئەمجا ئێستش ئاردی باە هەیە ئاردی چاکەیە خەڵک کەمتر ئەیهەڕێ کەمتر گەنمەکە هەڕێ بەڵام هەر لە ڕێوەتەی یەکسەر ئەیهەڕێت و تەواوێ. نا ئەو وەختە زیاتر پیانەوت مزە کابرا بۆ نمونە 6 تەنەکە گەنمی هاورد یا 7 تەنەکە گەنمی هاورد 7 تەنەکەی بۆ ڕووی تەنەکەی یەخسە و لاوە بخۆی بۆ ئاشەکە
جاران پارن نەبووە وڵا حتا هەر بەقاڵەکانی شەگەڕیان تەماتە و کاڵک و شامیان بفرۆشتە ئەو ژەروەین بوو ئەو ژەروە گەنم بوو یاخسە تای ترازۆکە و ئەو لاگەشی تەماتەکەیان تێخست ئاشەکەی ژەروا بوو 6 تەنەگەی ڕی تەنەکەی گەخسە ولاوە ئیسە کەمتر خەڵکی ئیشی پێیەکەیە بەڵام لە دووسێم مەوسمێکە لەو دووسێم مەوسمە خەڵک زیاتری ئیشی تێکەوێ مەوسمی چەڵتوک لە کاتی چەڵتوکە کە تەقریبەن مانگی 15 دەرەچێ زۆربەی هەتا ئەڕاتە مانگی دەوری دوو ئەو ناوە ئەو وەختە ئیشی مەوسمەکەی زۆر ماڵ و ئاشەکانی زۆر قەرەباڵەخن لە وەختا و مەتعەمەکانی شەر خواسیانەیە لەسەر برنجی کوردی لە وەختا قەرەباڵەخە و مەوسمی ساوەریش قەرەباڵەکە خەڵک ساوەری دۆی ناکە ساوەری چێشت دەکا بەڵام بەداخەوە ئێستا ئەوەی سا وەختی ساوەری چێشت و ساوەری دۆینێشە خەڵک کەمتر ئەی هەڕێ ئیسا ئیمساڵ بە تایبەتی و بۆنەی نەبوونی موچە و بێبازاڕی و بۆنێ ئەوە خەڵک کەمتر ئەیکا وڵی ئەم پیشانە من زۆر بە گرنگ ێزانم لەبەرەوە ئەگەر تۆ ئیسا ئەم ئاشانە لادەی ئەی خەڵک ساوەر لەکوێ بکە ئەی خەڵکە ساوەری دۆینە لەکوێ بکە ساوەری چێشت لەکوێ بکە ئەڕێگەرە بڕۆ یا تورکی بێری یا ئێرانی بێری ئەوش ڕقەمی هاوە سەری خوای زانێ هی ساڵە بە لە ئیسایی 2 ساڵ بە لە ئیسایی 3 ساڵ بە لە ئیسایی نازانی تاریخی لەوەچێ هی 2-3 ساڵی لێدەن تاریخی بەڵام ئەمە تۆ ئێستا گەنمە کابرا حتا گەنمی پارەکەش ناکاتە ساوەر هەر گەنمی ئیمساڵ درەویکی لە دەڕاستەکە ئەی کوڵێنێ و تێ ئیکاتە ساوەر تامی زۆر خۆشترە تا ئەوەی لە ئەوەی بازار برنجەکەی شەروە حتا برنجی کوردی ئەوەی ئیمساڵ کە کابرا خۆی درەوی مەرەزە ئەکاوتێ ئەی هەڕێ تامی زۆر خۆشترە لەوەی کە بمێنە ئەو چەڵتوکاڵ گرێ بۆ ساڵێتر کەوتە ساڵێتر ئەو تامی نامێنێ